مامۆستا سواڵێکمان پێتە بەڵێ ئافرەتێک هاتە مایکت خێزانەکەی لەناو مایک بوو وەی لە مێردخووی کرد مێردخووی لە پێش چاو 5,000 کەس ڕسوا کرد ئێستا کێشەیەک بۆیان دروست بووە ئایا ئەو کێشەیە تۆ گونەحبار دەبی یان هەر ئافرەتەکە گونەحبار دەبیت ئێستا کێشەیەک بۆیان دروست بیە لە مایکەوە چونکە کابرا دەنگی خەزم کردبوو مێردخووی حەراج کردبوو لە بەری بیمان ئایا ئێستا چی کێشێک بۆ تو دروست دەبیت گونەحبار دەبی؟ من وەکو تومە من بەرپرس نیم کاتێ تۆ دێتە مایکەوە قسە ئەەکەیت خۆت تەحملی قسەکانت ئەەکەی من هەمیشە لە لایڤەکان وتومە تکایە قەزەیەک کە باس ئەەکەی قەزیەکە ناوی شەخص مەهێنە و تەنها پرسیارێک